بەراورد بە پارساڵ گشت پێداویستیە کوشت و کاڵەکان بە ڕێژەیەکی بەرچاو نرخیان بەرز بۆتەوە. بەماش بارگرانێکی زۆری بۆ چینی جوتیاران دروست کردووە. جوتیارانی قەزای پێنجوێن دەڵێن ناتوانین وەک پێویست پێداویستیەکانی کوشت و کاڵ بکڕین و ناڕازین لەلایەنی پەیوەندیدار کە سەرڕایەوەی هیچ هاوکاریەکی جوتیاران ناکات بارگرانیشی بۆ دروست کردوون. نرخی پێداویستیە کوشت و کاڵەکان ئەم ساڵ زۆر گرانە. دووقات بۆتەوە لە چاو پارساڵ. من فەردەیە کوتی سپی مەکڕی بە 25,000 ئێستا بە 6,000. فەردەیە کوتی بۆر مەکڕی بە 6,000 ئێستا بە 100,000. نەوار گران بووە، تیپ لایلۆن گران بووە، جووت گران بووە، ئەوەی پێداویستی کوشت و کاڵی بێ گران بووە، هەمووی باجی چۆتە سەر لەسەر فەلاکەوێت. بەڕاستی کوتمانەکڕی بۆ تەماتە بۆ شووتیەکە بۆ شووتی ئێستا وای لێ هاتووە 50-60,000 زیای چۆتە سەر هەر بۆ فەردەیەک. ئەگەر تۆ بتەوێت 70-80 فەردە کووت بکڕی لە ڕاستیە 8 ملیۆن 9 ملیۆنەکەی لەسەر تۆ. لە ئاخریشە ئێمە بەم ناڕەحەتی و بەم بارگرانیە بەرەمەکانمان حاز ئامادەیەکەین بۆ بازار. لە ئاخریشە سیرەکەی پیکابێک تەماتەیە بەی کیلۆی 100 دینار تەیاتێ، کیلۆ 150 دینار تەیاتێ. دوکاندارێکی فرۆشتنی پێداویستیە کوشت و کاڵەکان دەڵێت لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ نرخی پێداویستیە کوشت و کاڵەکان بەرەو بەرزبوونەوە دەچێت. نرخی پێداویستیە کوشت و کاڵەکانی ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو لە چاو 2 ساڵی ڕابردوو دوو بەرابەر یا با بڵێن سێ بەرابەر ئەگەر زیاتریش بێ کەمتر نییە نرخەکان چوونەتە سەر بەرهەمە کوشت و کاڵەکان. ئەوانەیە کە با بڵێن لە دەرمانی قڕکەرو و موبید و ئەداواتەکانی کوشت و کاڵ کە ئێمە ڕۆژانە بەکاری هێنین. شەڕی وڵاتانی ئۆکرانیا و رووسیا هۆکارێکی دیکەیە بۆ بەرزبوونەوەی نرخی پێداویستیە کوشت و کاڵەکان و خواردەمەنیەکان، چونکە لە شوێنێکی وەک هەرێمی کوردستان تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە ئەم بەرهەمانە ناخۆیی بن، بەڵکو لە دەرەوە دێن. ئەمەش بە گشتی کاریگەری نەرێنی هەبووە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.